يعني حتى زادوا ما نقص زادت أنا بما ما في أجي يا مياجي ياجي تعني بيشوي جالي بيد وانغو شوي جالي بيد تبى يعني ورستيمي ما فازارك إيش ورنا كريني يرجعي لكسبني يعني بيبي مبتشوا تعمت مع الشاكر دي تعتد ما تنامش تشاكرا يمكن تشيل ما تكرا ما تدار نامي مياهر دي ورواني أتي على نبيانو بيكاس شبي بيت كسيج نبي لاماو فأنا عجالة بيت يعني في فرسال أفاصل هالبنا عمتي ونارحتي مع كيشتن من سجار بجداري شري داعش كردوا لجوار للساقية لازم علي عبد الله لسيو جمال لسر خواستي بخوم يعني بدزي وروش وزوجار مسؤول كان ماني يعني الله ويما بيك او شوي من كاك محمو لقال كعتا زور بيوتمتي كاك جانتو الشر نبيو تو قري فقيدي بياني بكوجري لسريما ماضي تم كاك من لسر خواستي خوم من ناوم هدي فراد أحمد حما كريم لصالينو يقل دايبوم لصالي 2012 بوم ببيش مرقة داعش ئەو ڕێکخراوەی خۆی بە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام دەناسێنێت پاش جەنگێکی فراوان دژ بە کورد لە ڕۆژئاوای کوردستان لە 3 ئۆگۆستی 2014 لە چەند بەرەیەکەوە پەلاماری باشووری کوردستانی شییا و پانتایی دەوڵەتە بێسنوورەکەی خۆی بە خاکی کورد فراوانتر کرد. هەڵکشانی شمشێر لە کورد بە ناوی ئاین ڕووداوێکی ئاشنەیە بە مێژووی کوردستان وەک نمونونەکانی ڕابردوو. جەنگاوەرەکانی کورد بە ئیلهام وەرگرتن لە چیاکانی نیشتیمانەکەیان لە مەیدانی بەرگریدا مانەوە. هەردی تەنها داستانێکە لە ژیانی هەزاران کەس لەو جەنگاوەرانە کە لە بەردەم پەلهاویشتنی داعش خۆیان کردوتە قەڵغان و لەو پێناوەشدا بە سەدان کەسیان گیانیان بەخت کردووە و هەزارانی دیکەشیان وەک ناوی پێشمەرگە پێشمەرگیان کەوتوون. کاکردی لە بنەماڵێکی هەژارن لە خورماڵەوە دێ لە مەتیقی هەورامانەوە دێت بۆ گوێر لە بنەماڵێکی هەژارن کورتپەروەرن بە با و باپیرەوە هەر بە کوردایەتی هاتوون. ئێستش خۆشی هاتۆ خۆی و برایەکی براکەی بە ناوی هاوکارە بەڵام ناوی ئەسڵی نەچیرەفانە. بڕوا بکەم ماوەیەکی زۆر لەگەڵمانە هەر خۆ بەخش بووە خۆمان لە گیرفانی خۆمان پارەمان بۆ کۆ کردوتەوە وەکو هاوکاریەک هاوکاریمان کردووە هەتا ناوەکەی گەڕایەوە لالامە. ئەوە دەنگی هات ئەوە نمونەیەکە لە نمونونەکان هەنی ئەوە تەقەید ئەوە دەنگی دۆشکەی داعشە. هاون کەوتۆتە ناوم قەڕەکەمانەوە دەیاتی بەم خانووە کە ئێستا پشتم پێوەیەتی کەس قەدری ئەمە نازانێت کە ئێمە لە چ مەعاناتێکین. سپاس بەخوا زەرەری نەبوو لە زەرەرۆ دوور بوو پێشمەرگە هەمی سەلامەتە لەخوا بەزی ئەوەڵا ئەمە تقریبا هەفتەی پێش لێستا ئەمە بەری کەوتم. ناوم نێچیرەوانە
برای هەردیم تقریبا نزیکەی هەژنۆ دەوام خۆبەخشاناتوم بۆ ئێرە 2 مانگە ناوەکەی خۆم گەڕاوەتەوە. برادران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن ئێمەش ئەگەینە لاتەن. هەردی ساڵی 1991 لە بن تاشەبەردێک لە گۆخڵان ناوچەیەکی شاخاوی نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان کە بە سنووری ئێران عێراق ناو دەبرێ لەدایک بوو. ڕێک لەو ساتانەدا یەکێک لە گرنگترین ڕووداوەکانی مێژووی نزیکی کورد لە باشووری کوردستان لەدایک دەبوو کە ئەویش ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کورد بەرامبەر دەوڵەتی عێراق بوو. ڕاپەڕینی ساڵی 1991 سەرەتای هەوڵێکی جەماوەری بوو بۆ ڕزگاربوون لە سیستەمێکی سیاسی کە نزیکەی 70 ساڵ لەوبەر لەسەر بنەمای سەرکوتکردن و پێشێلکردنی مافی کوردەکان دامەزرا بوو. لە ساڵی 1970 من کە پەیوەندیم کرد بە پێشمەرگەوە لە کەڕەجاڵ و شکەناو لە مەنتیقەی بڵێن دزلی و مەریوان تا ساڵی 1991 ئینتیفازەکە کە گەڕامەوە من پێشمەرگە بووم. ئەوە بوو من ڕام کرد فیرار بووم، ڕام کرد چوومە ئێران و تەوە بوو لەوێ پێشمەرگە بووم لە ئێران و دوای ئەوەش ئیتر لە 91 کە گەڕاینەوە لە 91 بوو کە گەڕاینەوە لە حدودی گۆخڵان ئەو شەوەت هەردی پەیا بوو. کیاوا بوو هاتینەوە جادەی هاتینەوە ئەگرێ لە بنبەردێکی ئاوا شەو لەدایک بووی شەو لەوێ بوونی تر هەر خەڵکی زۆری تیا بوو هەموو بەجێبانەکەی خۆیان ژووریان کردبوویەوە ئێمە ژوورمان بانگمان کرد لە باوکروتمان هەڵسەرەوە نەنکرد بەرهادە هەڵسەرەوە مناڵتان نەبێ کە لەو یاڵە لەو شاخە بڵێن پەیا بووشەوەکەی ناوم نا هەردی. ئێستا لە خۆڵماڵەش خاوەنی مناڵەکەم 4 ساڵ و نیوە خێزاندارم ژنمێناوە. ماوەیەکی کورد لە دوای ڕاپەڕین حکوومەتی عێراق بە هێزێکی زیاترەوە گەڕایەوە و دەستی بە سەرکوتکردنی کوردەکان کرد و لە پێش چاوی هەموو جیهان کۆڕەوی ملیۆنی کورد بەرەو سنوورەکان و ناوچە شاخاویەکان دەستی پێکرد. لەو کۆڕۆژدا هەردی هێشتا کۆرپەیەک بوو. بنەماڵەکەی لە جیاتی تێپەڕکردنەوەی سنوورەکان پەنایان بۆ شاخە سەرکێشەکانی هەورامان لە دەرەی مەڕ برد و لەوێمانەوە. کۆچی دووەمی بنەماڵەکەی هەردی لە دەستی بەعەس ڕستەیەکی بای کوردەکان پشتڕاست دەکاتەوە کە دەڵێت چیاکان باشترین دۆستی ئێمەن. ئەمەش تەنها ڕستەیەکی سادە نییە، بەڵکوبارێکی دەرونی گەوری تێدایە کە لە ئەنجامی دەیان کارەساتی کۆمەڵگەی کوردیەوە پەیدا بووە. کاتێککە بووم بە پێشمەرگە ئەو لە پارەم نەبوو چەک بکڕم ئەو کاتەش کە تر شەڕەکەی خەیبوو دەستی پێ کرد چەک گرامە چەک چوو بووە ملیۆن و ملیۆن و 100 و ملیۆن و 200 ئەمانە باوکم چەکێکی هەبوو وتی کوڕم تۆ ئەمە بەرە خوا گەورەیە کێڵێ تا سەر وامێنێت. ئەو دوو کوڕم کە ئیسە سیلاحەکانیان بەخوا خۆم بۆم کڕیوە مەغزانەکانیشان فیشەکیان ئەوەی کە پێی بڵێ ئەو شتانە کە لەویە بەرەنگاری ئەو دوژمنانە بن و هەمووی بە پارەی خۆم بەخوا کڕیمە. ئەتە تا 2 ساڵ 3 ساڵ من ئەم چەکەم برد لەگەڵ خۆمە ئەتر کە بردم لەگەڵ خۆما لای خۆم بوو ئەمانە کە ئەو هجومی دووەمە دەستی پێ کرد لەگەڵ برادەرەکانمە کاک بێستون و کاک سەرپەسی بەڕەحمەدە و شەهید بوو خوای لێ خۆش بێت دەوری 4 سیلاع بوو 5 سیلاع بوو گرتمان لە شەڕەکە کە لە شەڕەکە گرتمان وتیان کاکە ئەی فرۆشینەوە
ئەیفرۆشینەوە هەموو کەس فەقیرە و قەرزارە و ئەمانە وتم وەڵی کاک بێستم بەڵێ من قەرزارم قەرزارێکی زۆر مەس بەڵام من چەکم پێویستە ئەگە بتوانن هەم هاوکاریشم بکەن هەم بە شتێکی تریش گونجابی دەنەوە بە من پیاوەتی ئەگەن وتیان بەسەر چاقەی ئەگە ئەتر من هەڵم گرتەوە بۆ خۆم ئەتر چاکەکەی خۆشم داوە بواکم یانی ئەمە دەسەر ژنی خۆم بۆ پێیان کردووە هیچ کەس نەبووە هیچ حیزبێک نەبووە هەم فیشەک هەم سیلاحیش وەک ئەوەی کە سحرێکی تیابێ هێز و لایەنە سیاسەکانی کورد سەرڕای جیاوازیەکانیان کۆکن لەسەر ئەوەی کە جەنگاوەرەکانیان بە پێشمەرگە ناو بنێن دوا بە دوای دەستپێکردنی شەڕی داعش ناوی پێشمەرگە وەک سیمبولێکی جەنگی دژی تیرۆر و شەڕی ئازادی لە جیهان بەیەخی پەیدا کرد بەڵام لە بنەڕەتدا ئەم ناوە بۆ یەکەم جار لە ساڵی 1946 لەلایەن کۆماری کوردستان بۆ ناونانی سەرباز و چەکدارانی کورد بەکار هاتووە و ناوی پێشمەرگە تێکەڵاوی هەستی نیشتیمان پەروەری و ئازادی خوازی خۆبەخشانەی کوردەکان بووە. کەی ئەم عاناتە نەجاتمانە بێ لە دەستی پێشمەرگەی کارەباکەی بقرتێنن ماڵیژی لە کۆڕێ بێ نەک بڵێ موتیان پێشمەرگەی خۆمە پێشمەرگەی لەگەڵ ئێمە کارەباکەی بقرتێنن بڵێ پارەی پێ نییە ویژدان لەکوایە من لە ئاسنای واجبا بووم ئیتر خێرزانەکەم تەلەفۆنی کرد گوتی پارەی مۆلی داهاتووە پارەشم پێ نییە بیدەم ئیتر منیش گوتم با هەتا لە واجبا دێمەوە بڕۆم بۆ ئیش پارەکەی ئەدەم بەڵام کابرانە وەستایتر کارەباکەی بڕێ بوو خێرزانەکەم تەلەفۆنەکەی داخست دواتر تەلەفۆنی کردەوە وتی کارەباکەیان بڕی و ڕۆشتن پێشمەرگەمان هەیە لە تەوێڵەوەیەت لە شارە زۆر لە تەوێڵەوە لێوەیەت ینی باری دارایی زۆر خراپیشە ینی جایان دەیان جار هاتووە لێ وتێتی تەلەفۆنمان کردو و تومانە وەرە وتێتی وەڵی پارەی کرێسیارم پێ نییە بێم تومانە هەر چۆنێک بێت هەر چۆنێک بێ کرێسیارەکەت مشکلە نییە بە قەرزکە لە کەسێک لە دۆسێک لە خزمێک لە برادێک پێی وەرە قەرزی کردووە لە دۆسێکی لە ڕەفیقێکی بەو حاڵەتە گەیشتوتە ئێرە ئامادە بووە و لێرە بەبێ ماڵ و منداڵی لە بەو حاڵەتە جێبێڵێت خۆیشی بێت لە بەرەکانی شەڕ مێنێتەوە ڕۆژێکیان بە بەردەم دوکانێکەوە ڕۆشتین کچەکەم دەستی کردە گریان گوتی باوە جلم بۆ بکڕە من گوتم وەڵا مەهاشمە وەرنەگرتووە مەهاش وەرگرم بە سەرچە بۆ تەکڕم سارێکم کڕێ بوو بە قەرز و قۆڵە لای ئەم و لای ئەو سارێکم کڕی بۆ ڕۆشتن بۆ دەوام و پێیاتین و سیارێ 15 وەرەقەیش بۆ ئەو شوێنە جارێک تەحەملەکە دوو جار تەحەملەکە سەری سێمجا یا جامە بێ یا ئاشکێن مەڵای ئێمە شکات کە 15 وەرەقەم بێ دەدامە دوو وەرەقە ئاژە بوونی ئاسنەکەی و ئەو دوو وەرەقەی کردن نەیەکرد هەردی لە تەمەنی 6 ساڵیە تا ئیسە لە فەرمانی تر بچووکتر بووە بەم لاو بە و لا حالت ناوی خۆی ها بە خۆیەوە بە هەردەو بووە باوەڕ ناکەم لە تەمەنی منە تا ئەم ڕاگەشت گەشتوم دوو ڕۆژ بڵێم ئۆخەی من ئیسراحەتم کرد ئۆخەی نەجاتم بوو لە دەست ئیش و کرێکاریەوە تاکو ئێسش بەردەوام مەر لەسەر ئیشی خۆم حەزی دایم لە ئیش بووە لە کاسبی بووە ئەمانە بەردەوام بووە لە ئیش و کارەکانیان ینی ئێمە زۆر زۆر شانازیمان پێوە کردووە لەخوا بەزیاوێ من کە لە دەوامێمەوە شوانی یەکەم تەماتاوە دەم کرێکاری یەکەم قەسابی یەکەم مەڕە بڕمەوە یانی زۆری ژەکەم ئەو ئیشانە منەیکەم باوەڕ ناکەم کەس بیکەم
لە دەیەی نەوەدەکاندا لە نێوان ساڵانی 1994 تا 1998 شەڕێکی ناوخۆیی پەلی بەسەر باشووری کوردستانە کێشا کە تێیدا هەزاران کەس بوونەتە قوربانی. لە قۆناغێکی دواتردا تەشەنەکردنی ڕەوتی جیهادگەرای ئیسلامی لە ئەفغانستانەوە بەرەو کوردستان بووە هۆی ئەوەی کە ناوچەی هەورامانی باشووری کوردستان زێدی باو باپیرەی هەردی ببێتە مەیدانی ئاگری شەڕێکی دیکەی ناوخۆیی کە کاریگەری لەسەر ژیانی هەردی و هەزاران دانیشتوانی دیکەی ئەم ناوچەیەدانە. دەواتەیەک شەڕی ئەنسار ئیسلام دەستی پێکرد لەگەڵ یەکێتیا دەستیان پێکرد تەمەن 11 ساڵ بوو هەموو ئێوارانێک بوو بە بەرنامەیەک ئاوا لە سعات 4 تر تۆ بە هەڵ بۆ شوێنی ئێمە چۆڵمانەکرد حتا 12 شەو چۆڵمانەکرد نهاتن بۆ ماڵەوە بە مناڵ و ماڵ و مەڕ و ماڵاتەکەمان. گەرمەی شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان سەرەتای ئەو ساڵانە بوو کە هەردی بەم بەبەستی خوێندن ڕووی لە قوتابخانە ئەکرد، بەڵام هەرزوو ئەم قۆناغە لە ژیانی هەردیە کۆتایی پێهات و نەیتوانی درێژی پێ بدات. قورسایی بارودۆخی کاولکارانی جەنگ و گرانی و سەختی گوزەران بوونە هۆکارێک بۆ ئەوەی کە هەردی لە جیاتی قەڵەم و دەفتەر باری ژیان هەڵگرێت و دەست بە ئیش و بەخێوکردنی ئاژەڵ بکات بۆ ئەوەی ئەرکی قورسی ژیانی خانەوادەکەی سووک بکات. من ئەگەر ئیشی تر بکەم لەوانەیە دووقەتی پێشمەرگایەتیەکەم دەستکەوێت بەس بەڵام من ئەم ڕێگام هەڵبژاردووە. دەتوانم حیوان بێنم بە 2 ساڵ بووم بە ساعیدی حیوانی خۆم بەس بەڵام من کە پێشمەرگایەتیم هەڵبژاردووە حتاکو ئەو ڕۆژە ژەمرم دەستی لێبەر نادەم. یەک بۆ خاک و وەتەن بۆ نیشتیمان بۆ گەل بۆ ئازادی خۆمان. من یەکەم جار کە ئەمەم هەڵبژاردووە چاوەڕێ هەموو شتێکم لێ کردووە، چاوەڕێ مردنم لێ کردووە، چاوەڕێ کەلەلاییم لێ کردووە، چاوەڕێ برینداریم لێ کردووە، چاوەڕێ سەقەتیم لێ کردووە. من نەیکەم ئامۆزاکەم نەیکاتوە، کوڕەپورزاکەم نەیکاتوە، دراوسەکەم نەیکە ئەیکەی بیکە. ئەگە پێشمەرگە نەبێت ئەم ئارامی نیە لە کوردستانی ئێمەدا باشە. ئەگە پێشمەرگە نەبێت زۆر جای ما و قسەمان کردووە وتمان ئەگەر پێشمەرگە نەبێت داعش مەعمەلەی بە گوێزەکانی هەورەمانەوەگا گوێزەکانی هەورەمان ئەفرۆشی لە باتی ئێمە. من مجنونی تۆم بەڵام تۆوانی تۆ لا یادی منی تەواوەتی تاداری لەمنی بێچارەوە بۆنی تاکەبەری لەمنی بێچارەوە بۆنی تاکەبەری دەبە و بەیانەوە کاتی شەبە من لێرە لەدایک بووم لەم هەوا سازگارە لەم ئاوە خۆشە لە هەوا فێنکیەکەی لە هەورامان کە هەمووی عالم ڕوویتیەکات و سێریەکات بۆ جوانی و بۆ هەوا پاکی و بۆ خۆشی و بۆ سەیران و هەموو شتێک. سەرباقیەوە من ئەڕۆم بۆ ئەو شوێنە کە دەوامەکەم لێوەیە گوێڕ مێشولە گەرما سەرما تەپ و تۆس. سەرباقیەوەش داعش لە بەرامبەرتەوەیە تەقەولیەکە هاوانە پێوەنی دۆشکە بەتا دۆشکە تەقەولیەکە. من هەر مرتاحترم
لە بۆی چی مرتاحم لە بۆی ئەوە کە یەک نیشتیمان و خاک و وەتەنەکەمە نەپارێزی، دووش کچەکەم بە ئارامی هەلای دایک و باوکی و بە باوای هەردی هێشتا چەند ساڵێکی کەمە تەمەنی منداڵی خۆی بەجێهێشتووە، بەڵام شاید حاڵی چەندین ڕوودا و گۆڕانکاری گەورەی مێژووی بووە لەم ناوچەیەیە. ڕەنگە مرۆڤ لە ژینگەیەکی ئاساییە لە هەموو تەمەنیدا هێندەی هەردی و هاونیشتیمانیانی هەردی نەبنە قوربانی تاوانە نەخوازراوەکانی مرۆڤایەتی و باری قورسی ژیان هەڵنەگرن. مرۆڤ گومان دەکات لەوەی کە ئەوە قەدەری ژیانی مرۆڤە یاخود مێژوو دڵڕەقی خۆی لەم ناوچەیە تاقی ئەکاتەوە و وا دەکات هەردی و گەنجانی وەک هەردی ئاوێزان بن لەگەڵ گولە و بارود بۆ گەڕان بە دوای ژیانیشی ئاساییە.